بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين والمبعوث رحمة للعالمين نبينا وحبيبنا وقائدنا محمد وآله وصحبه وسلم أجمعين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، خوشکان و برانی بڕوادار، سڵاو و ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی خۆی پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشحاڵم لە یەکەم ساتی مانگی پیرۆزی ڕەمەزان بە خزمەت هەموو لایەک دەکەم. داواکارم لە خۆی پەروەردگار هاتنی ئەم مانگە بگێڕێ بەمای خێر و خۆشی و خۆشگوزەرانی بۆ هەموو لایەک. لە خۆی پەروەردگارە پاڕێم و هەموو لایەکمان موفق و سەرکەوتوو بکە بۆی کە ڕۆژوویەکی چاک و بەندایەتیەکی چاک لەم مانگەدا بۆ خۆی پەروەردگار ئەنجام بدەین و داواکارم لە خۆی پەروەردگار ئەم مانگە بگێڕێ بەمای لێخۆشبوونی هەموو گوناه و تاوانەکانمان و بەرزبوونەوەی پلەپایەمان لە بەهەشتەکانی خۆیدا ئینشاءالله. بەڕێزان، ئەم بەرنامەیە ڕاستەوخۆیە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدا دەبین بۆ وەڵامدانەوەی پرسیارە شەرعیەکانتان بۆ ئەندازەی کە خۆی پەروەردگار علم و زانست و زانیاری پێ بەخشیوین. ئومێدەوارم جێگەی سوود و کەڵک بێ بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و داواکارم لە خۆی پەروەردگار بیکا بە توێشوو بۆ پاشە ڕۆژی هەموو لایەکمان. بەڕێزان، لە سەرەتای ئەم بەرنامەدا و لە ئەڵقەی یەکەمدا پێم خۆشە چەند فەزڵ و پلەپایەیەک باز بکەم سەبارەت بە ڕۆژوگرتن لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چ پایە و چ فەزڵ و چ گەورەیەکی تێدایە بۆی ببێتە هاندەرێک، بۆی بێتە پاڵپشتێک، بۆی بێتە مشەجیعێکی ئێمە، هاندەرێکی ئێمە بۆی کە باشتر بە ڕۆژوو بین و خۆڕاگرتر بین و ئەوانەی کە تا ئێستا ساردیەکیان هەیە یا بڕیاریان نەداوە کە بە ڕۆژوو بن، بەڵکو ئینشاڵڵا بێتە هاندەرێک ئەوانیش بە ڕۆژوو بن و هەموو لایەکمان بە شێوەیەکی جوان بەرەوپیری ئەم مانگەوە بچین و ڕۆژووی ئەم مانگە بگرین. لەوە دەست پێکەم بەڕێزان کە ڕۆژوو یەکێکە لەو کردەوانەی کە بە تایبەت خوای پەروەردگار ئەیداتە پاڵی خۆیەوە و باسیەوەکە کە ڕۆژوو تەنها بۆ ئەوە. ئەمە پێوتێ ئیضافەت و تەشریف، یعنی وەکو ڕێزدێنانێک، وەکو پلەپایەیەک، وەکو بەقەدردانانێک خۆ هەموو کار و کردەوەکان بۆ خوای پەروەردگارە، بەڵام ڕۆژوو زیاتر معنای ئیخلاص و خوامەبەزبوونی تێدایە. بۆیە لە حەدیثی قودسیە هاتووە کە خوای پەروەردگارە فەرمێت: كل عمل ابن آدم له إلا الصيام فإنه لي وأنا أجزي به. هەموو کار و کردەوەیەکی ئینسان بۆ خۆیەتی ئللا ڕۆژوو نەبێ، تەنها بۆ منە. ئەکرێ ئینسان هەر کار و کردەوەیەک بکە بەشی غەیری خوای پەروەردگاری تیابێ، بەڵام ڕۆژوو ناتوانی بۆ خوا نەبێ، چونکە ئینسان ئەتوانێت لە بەردەم منا بڵێ بە ڕۆژووم، بەڵام چووە ماڵەوە بۆ خۆی تێر نان بخوا، بۆ خۆی تێر ئاو بخوا. ڕۆژوو تەنها مەبەست پێ خوای پەروەردگارە و ئینسان لەبەر خاتر خوای پەروەردگارە توانێت خۆی بگرێتەوە و خوای تەعالا فەرمێ: وأنا أجزي به، خۆشم ئەزانم چۆن پاداشتی ئەدەمەوە. یعنی لەم فەرمودەیە خوای پەروەردگار هەم باسیەوەکە کە ڕۆژوو تایبەتە بە ئەوەوە و داوێتێ پاڵی خۆیەوە و هەروەها بۆ پاداشتەکەی شێ فەرمێ: خۆم ئەزانم چۆن پاداشتی ئەدەمەوە و چ پاداشتێکی ئەدەمەوە. بە پەیوەندیەکان وەرگرین، چونکە زیاتر ئەم بەرنامە بەسمان پێ پرسیارەکانی ئەوەی بەڕێز و خۆشەویستە. کاک حەسەنمان لەگەڵایە لە هەولێرەوە. فەرموو کاک حەسەن گیان. کاک حەسەن گیان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشا واستا. يا أخوة سربرت براكم. دەست خۆش لێ دەکەم واستا، خوا سەربەرت بکە ئینشاءالله. خۆی گەورە پایدارتان کە برا عزیزەکەم. دوو پرسیارم هەبوو واستا جەمی زانت. گیان. پرسیارێکم مەسەلەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک لە ڕەمەزانە مەسەلەن هەموو ڕۆژەکان نیەتی هینایە. پرسیاری دومیش ئەو مەسەلەن کاتێک ڕۆژی خۆ خەریکردن بە موبایل یان بە ئاکاری. پرسیارەکەم باش گوێ لێ نەبوو، داوای لێبوردنەکەم. پرسیاری یەکەم سەبارەت بە نیەتهێنان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو ڕۆژێک نیەتی هینایە بەسەر چاوم. پرسیاری دووەم. پرسیاری دووەم مەسەلەن کاتی بە ڕۆژی ئاسایی خۆ خەریکردن بە موبایل یاخود بە ئاتاری. ئەو دوو پرسیارم هەبوو بەوەستەش. مۆبایل چی؟ خۆ خەریکردن بە موبایل یاخود بە ئاتاری ڕۆژەکەت سوک دەبی یان
وڵی پرسیاری دوم گوێ لێ نەبوو نازانم. پرسیاری دوم بەڵێ خۆ خەریکردن مەسەڵەن ئەم کاو کاتێ بە ڕۆژی بە خۆ خەریکردن بە موبایل یاخود بە ئاتاری ئاساییە بەڵێ بەسەر چاو ئینشاءڵڵا وەڵام سەرم دەست خۆشنەوە سەجە خوا زرداتەوە خوا پایەدارت کە برا عەزیزەکەم. سەرچاوە سەجە سەرچاو کاک بەرزان گیان فەرموو کاک بەرزان لە سلێمانیەوە. کاک بەرزان گیان الو گیان سلام علیکم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا. باشی مامۆستا گیان. یاخوا سەر بەرزی براکەم. بەڕێزی دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەوانی ڕەمەزانتان پیرۆز بێت. زۆر سپاس بۆ ئێوە بەڕێز. بەڕێزی مامۆستا گیان وەڵی من پرسیارەکەمە ئەو بوو من بڵێن کارەکەی من ئیشی دلیڤەریە تێگەل لێ بەڕێزە چییە؟ دلیڤەری بڵێن گیاننی خواردنەکەم لە مەتانەکە ئیشەکەم جا ئەگەر بڵێن ڕۆژانە من داوای لە بردن لە کاک بەرزانەکەین پەیوەندیەکەی بچرا بەڵکو ئینشاڵڵا هەوڵ بدات پەیوەندیمان پێ بکات لە خزمەتیا بین. بەڵێ خۆشەویستانم لە ئەو فەرمودەی کە لە خزمەتتانە باسمان کردی ئێستا خۆی پەروەردگار بۆ خۆی بەڵێنەدا خۆی پاداشتی ئەو کەسانە بداتەوە کە لەبەر خاتر ئەو بە ڕۆژۆ بن. لە ڕێوایەتی ترا هاتووە فەرمێ يدع شهوته وطعامه من أجلي ئەو خۆی ئەگرێتەوە لە شەهوەت و ئارەزوەکانی لە خواردن و خواردنەوە لە هەر شتێک کە ئەم حەزی لێیەتی لەبەر خاتر خۆی پەروەردگار خۆی ئەگرێتەوە خوا فەرمێ من بۆ خۆم بۆیە خۆم ئەزانم چۆن پاداشتی ئەدەمەوە. لە لایەکی ترەوە بەڕێزان ڕۆژوو یەکێکە لە خۆشەویستترین کردەوەکان بەلای خۆی پەروەردگارەوە. یعنی کاتێک کە عەبدێ بە ڕۆژووە بێ ئەبێ ئەوە بزانێت کە باشترین و چاکترین کردەوە ئەکات کە خۆی پەروەردگار زۆر پێی خۆشە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام لە فەرمودەیەکە کە ئەبی ئومامەی باهیلیە فەرمێت قلت يا رسول الله مرني بأمر ينفعني الله به ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکم پێ بڵێ کە سوودم پێ بگەێنێ شتێکم پێ بڵێ کە چاک بێ بووم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام فەرمووی عليك بالصوم فإنه لا عدل له یان لا مثل له فەرمووی ڕۆژوو بگرە ئەگەر توێ شتێ بکەیت کە هاوتای نەبێ هاوشێوەی نەبێ لە پاتاشدا لە خێرا لە گەورەیە ئەوە بە ڕۆژوو بە چونکە ڕۆژوو هاوشێوەی نییە هیچ کاروکردەوەیەک نییە بگاتە ڕۆژووە لای خوای پەروەردگار. لە فەرمودەیەکی ترا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام ئەومان بۆ ڕوو نەکاتەوە کە ڕۆژوو خەڵغانە بۆ ئینسانی ئیماندار. ئینسانی ئیماندار ئەپارێزێ هەم لە دنیا لە هەڵەوکەم و کوڕەکان لە شەهوەت و ئارەزوو بازی لە شتانێکی ئینسان ئەباتە ملهەڵەیە بۆی ئەبێ بە قەڵغان وهروها لە پاشە ڕۆژیشدا بۆی ئەبێ بە قەڵغان لە ئاگری دۆزەخ. پەیوەندی کترمان لەگەڵا دایکی ئیڤار فەرموو دایکی ئیڤار. خۆشکی بەڕێزم فەرموو. السلام عليكم مامۆستا. وعليك السلام ورحمة الله وبركاته. رحمەتی خوا لەبێ مامۆستا گیان پرسیارێکمان هەیە. بەڵێ فەرموو. مامۆستا دایکم تەمەنی 92 ساڵە. بەڵێ. پێی نەماوە لەسەر تێکەوتووە. ئیتر بە لێنە ناتوانێ نوێژ بکە هەڵسێ ئێستا ئەڵێ من بە ڕۆژووە بم بەبێ نوێژکردن. ناتوانێ نوێژ و یعنی ناتوانێ هەڵسێ لە پێکەوتووە وانە؟ لە پێکەوتووە بەڵێ ناتوانێ هەڵسێ. بەڵێ بەڵێ. بەڵێ تەمەنی 92 ساڵە ناتوانێت ئیتر ئەڵێ من نوێژەکە بۆیە ناتوانم کەس چونکە عەجیبە دایبیتیەوەیە ئەڵێ ناتوانم. ئەینجا وەکو ئەوەی ڕۆژەکەی ئەتوانێ بگریان نا. بەسەر چاو ئینشاءڵڵا وەڵام تێم. خوا گەورە پایدارت کە یا ڕەبی. دایکیات فەرموو دایکیات. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. فەرموو خوشکی بەڕێزم. والله ئایا قەتری چاو ڕۆژوو بەتاڵ دەکاتەوە؟ بەسەر چاو ئینشاءڵڵا وەڵام تێمەوە. باشە دەستخۆش. خوا گەورە پایدارتان کە خوشکی بەڕێزم. بەڵێ خۆشەویستانم لە فەرمودەیەکی ترا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام فەرمێت الصیام جنة وحصن حصین من النار
یعنی ڕۆژوو هەم لە دنیا قەڵغانێکی زۆر پتە و بەهێزە ئینسان خۆی پێ ئەپارێزێ لە ئارەزوەکان، لە شتی خراپ، لە شتی ناشەرعی، و هەروەها بێتە قەڵایەکی زۆر مەتن و زۆر مەزن و زۆر بەهێز ئینسان ئەپارێزێ لە ئاگری جەهەنەم. و لە فەرمودەی ترە هاتووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ هەر کەسێک تەنها یەک ڕۆژ لەبەر خاتری خوای پەروەردگار بە ڕۆژوو بێ، خوای پەروەردگار 70 ساڵ ئەو کەسە لە ئاگری جەهەنەم دوورەخاتەوە. ئەمە بەڕاستی یعنی پاداشتێکی زۆر گەورەیە، داهات و دەستکەوتێکی زۆر مەزنابێ هەموو عەبدێک، هەموو مسلمانێک، هەموو کەسێک کەوێ خوای پەروەردگار لە خۆی ڕازیکە بەشێکی باشی هەبێت لە ڕۆژووگرتن بۆ ئەوەی کە لە ئاگری دۆزەخ بەدوور بێت. کێ ترمان لەگەڵایە؟ دایکی باران فەرموو خوشکی بەڕێزم. سلام علیک. وعلیک السلام ورحمة الله. باش مامۆستا. خوشکی بەڕێزم فەرموو. سپاس دەکەم بژیت. مامۆستا دەستخۆشی و بەرنامەت لێ دەکەم. خوای گەورە پایدارتان کە، زۆر سپاس. مامۆستا پرسیارەکەم ئەوەیە من لە مێژە بابم وەفاتی کردیام. بەڵێ. سپاس دەکەم بەس قەبرەکەی بە دڵمان نییە، دەمانەوێت لە ماڵێ هەڵگرین یعنی دیکۆرەچکەی بدەین، ئەویش دەرێن خراپە مردی لە دوی دەچی. ئایا ئەو قسە تا چەند ڕاستە؟ قەبرەکەی چیەتی؟ بەدڵم نییە ناڕێکە لەوەتی داینا داپیرم بەدڵم نەبوو، دوای داپیرم گوتی نابی دەست لێدەن. بەڵێ بەڵێ. کورتە حەز دەکەم ئێستا مۆدیرە چوچ ئێستای لۆدانێم زۆر ناکەم مەسروفی بەس شتە چڕێکی لۆ دەکەم. تا چەند مردی لە دوی دەچی وایە؟ ئینشاڵڵا وەڵام تێدەم خوشکی بەڕێزم. دەست خۆش سپاس دەکەم. کاک ئەحمەدیان فەرموو برا عەزیزەکەم. بەڵێ کاک ئەحمەدیان فەرموو. بەڵێ گیانەکەم باش دەست خۆش بێت. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. باشی مامۆستا گیان. یاخوا سەربەزی کاک ئەحمەدیان. باشەکە مامۆستا گیان دوو پرسیارمە بوو. فەرموو گیانەکەم. گیانە خۆی مامۆستا گیان ئەڵە هەر کەسی لە ڕەمەزانە بە ڕۆژوو بێ ئەگەر نەچێ بۆ نوێژی تەراویح گوناحبار نابێت. ئەمە یەک. دووش هەر کەسێک خێر بۆ باوکی و یان بۆ دایکی بکە لە کاتی ڕەمەزاندا ئەو خێرە چی بکات و چی ناولێ بێت. هەر ئەوە بوو دەستان خۆش بێت. خوای گەورە سەربەرزی کابرا عەزیزەکەم بەسەر چاو. ئینشاءڵڵا وەڵام تێدەم و برا شیرینەکەم. باوکی بارام فەرموو. باوکی بارام. سلام علیکم مامۆستا. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان پرسیارێک بەبازی جوابم دێوە زۆر سپاس دەکەم. فەرموو لە خزمەتم. ئەوە مۆزەفی حکومەتین بەعەقد. گیان؟ مۆزەفی حکومەتین. بەڵێ. یعنی فەرماندەری حکومەتین بەعەقد. ئالۆ. بەڵێ گیان گوێم لێتە. حکومەت بە خۆ دەزانیتن هەمووسەکەی نیوەی پاشەکەوت کوردینە. بەڵێ. ڕێژەیەکی زۆرە تێپەڕیە. زەکاتی لێ دەکەوی یان نا؟ بەڵێ بەسەر چاوم برا عەزیزەکەم. پرسیاری دووەمیشم مامۆستا ئەگەر هەمان چێشت مەسەلا موچەیە قەرز دەدرێتەوە لەدەی کارەبا و ئەو کاتی زەکات چۆن دەبێت؟ وەڵای زۆر وازح نەبوو بەڕایەمەوە پرسیاری دووەم. پرسیاری دووەم ئێستاکە قەولە حکومەت لەدەی ئەو قەرزەی لە بڕی کارەبا و ئەو شتانێک کە زەریبەی حکومەتی قەرزدارین لەدەی وەی بگەڕێتەوە پاشەکەوتەکەی. جا شتی وە هەیە؟ قەولە یعنی شتێکی ئەوها بکرێتن. ئایا ئەو کاتی زەکاتەکەی لێ دەکەوی کووەکو نیەتن دەبێت ئەو دوو پرسیارم لێ بەسەر چاو. ئەمەش هەر ڕەبتی بە پرسیار یەکەمەوە کە پرسیار یەکەم وەڵام داوە هەر بە ئۆتۆماتیکی پرسیاری وەڵامی ئەمەش وەرەگریتەوە. زۆر سپاس. سەر چاوەکانم برا شیرینەکەم. کاک هەرێمگیان فەرموو. گیان لە خزمەتم. فەرموو کاک هەرێمگیان. سلام علیکم مامۆستا. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. وەڵام مامۆستا پرسیارێکمە بۆ حەزێنەوە. گیان فەرموو. ڕاوتم ئەگەر ئیشکێت و ئیشەگەر قورس بێت نەتوانی بە ڕۆژووی ئەتوانی فیدیەکەی بی؟ بەسەر چا وەڵام تێمو ئینشاڵڵا.
باشە دەستە خۆش بن. یاخوا سەرۆرزی برا عزیزەکەم. بەڵێ خۆشەویستانم، هەر لە خزمەت ئەو فەرمودانیان کە باس لە گەورەی و فەزڵ و پلەپایی ڕۆژوو ئەکات، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیەکی ترا کە ئیمامی تورمذی ڕیوایەتێکە، فەرمودەیەکی صەحیحە، ئەفەرمێت من صام يوما في سبيل الله جعل الله بينه وبين النار خندقا كما بين السماء والأرض. ئەفەرمێ هەر کەسێک تەنها یەک ڕۆژ لەبەر خاتر خوای پەروەردگار بە ڕۆژوو بێ، ئەوە خوای پەروەردگار خەندەقێک چاڵێکی گەورە لە نێوان ئەو دۆزەخ ئەکات بە ئەندازەی نێوان ئەرز و ئاسمان، یعنی ئەوەندە لە ئاگری دۆزەخ دووری ئەکاتەوە. ئەمانە و دەیان فەرمودەیتر هەیە کە تەئکید لەوە کاتەوە کە ڕۆژوو قەڵغانێکی یەکجار گەورەیە، پشتیوانێکی زۆر باشە بۆ ئینسانەکان، پەردەیەکی زۆر باشە ئینسان لە ئاگری جانم دوور ئەخاتەوە، خوای پەروەردگار هەموو لایەکمان بپارێزێ. کاک کەمالمان لەگەڵا فەرموو کاک کەمال گیان. فەرموو برا شیرینەکەم. مامۆستا ژیان چۆنی؟ یاخوا پایەدار و برا عزیزەکەم. مانگی ڕەمەزانیش پیرۆز بی. لە هەموو لایەک ئینشاڵڵا. مامۆستا پرسیارێکمانەیە. فەرموو گیان. بەنسبەت میراتی ئەگەر وەگری سار بە سەددان و سڕێتەوە زکاتی لێدر دەکەی؟ بەڵە بەڵە. بەسەر چا وەڵام تەدەمەوە ئینشاءڵڵا. باشە زۆر سپاس دەکەم مامۆستا. كاك حاجي محمد فارمو كاك حاجي محمد. مامۆستا گیان سلام علیکم. وعليكم السلام ورحمة الله. مامۆستا گیان دوو سوالم هەیە. لە پێمیان ڕێکمەی نوقسانە بەڵێ ئەڵام لە هەڵسجیایە ئایا ئەو زەکاتە بەم بۆ لە من لەمەکەوێت دووەمیشان بۆ تەراویح لە ماڵەوە تەراویحەکەم ناچم بۆ مزگەوت نەحبار ناوم. بەڵێ دەستخۆشیتان دیێرم سپاس دەکەم. هەر دوو پرسیارەت هەبوو؟ بەڵێ بەڵێ. بەسەر چاو ئینشاءڵڵا وەڵام تەدەمەوە. دەست خۆش بێ. یاخوا پایەدار بی. پایەدارتان کە. زۆر سپاس برا عزیزەکەم. باشتان لەسەر چاس. باوشی ئاریان فەرموو باوشی ئاریان. بەڵێ باش مامۆستا گیان. یاخوا سەربرز براکەم. بەڕێزی سپاس دەکەم. وەڵای پرسیارێکم هەبوو، من خوشکێکم هەیە نەخۆشی سەرەتانی هەیە و زەکاتی پێدەشێت؟ بەسەر چاو ئینشاءڵڵا وەڵام تەدەمەوە. چکە ماڵی خۆشێتی و مێردی کردووە، خانوو شتەکانی خۆشی هەموو کە هەیەی و کێشەی مادیشیان نییە، بەس وەکو زەکات زانم پێدەشێت بە خۆشەویست. کێشەی مادیان نییە؟ بەڵێ کێشەی مادیان نییە وتت؟ کێشەی مادیان وەکو پێویست نییە، خانی خۆی و مێردەکەی پێشمەرگەیە و باشە. بەسەر چاو وەڵام تەدەمەوە ئینشاءڵڵا. باشە بەڕێزی هەبەسە. بەڵێ خۆشەویستانم، بەر لەبەر بە وەڵامی پرسیارەکانی ئەو بەڕێزانە بینەوە، دواتریش ئەگەر پەیوەندی تریش هەبوو لە خزمەتانە بین. کاک حەسەن پرسیاری کرد سەبارەت بە نیەتهێنان، فەرمووی ئایا ڕۆژوو نیەتی پێویستە یان ئێمە کاتێک هەڵەتی نیەت بێنین؟ بەڵێ بەڕێزانەیەکی لەو شتانەی کە لە ڕۆژووە پێویستە بریتە لە نیەتهێنان. نیەتهێنان پێم باشە هەر لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە کەسێک نیەتی ئەوە بێنێ کە هەموو مانگەکە بە ڕۆژووە بێ، دواتر بۆ هەر شەوێکیش عولەما ئەفەرموون نیەتێکی تازەی پێویستە، لەبەرەوەی هەموو ڕۆژێک عیبادەتێکی تازەیە. چۆن ئەگەر کەسێک دوێنێ ڕۆژوەکەی بشکێ پەیوەندی بە ڕۆژووی ئەمڕۆوە نییە، لەبەرەوە زانانە فەرموون دوو ڕۆژی جیاوازە، دوو عیبادەتی جیاوازە، هەموو ڕۆژێک عیبادەتێکی جیاوازە، لەبەرەوە پێویستی بە نیەت هەیە. نیەتی ڕۆژووی ڕەمەزانیش ئەبێ پێش بانگی بەیانی بهێنرێت. هەرەوەی کە ئینسان لە نیەتی هەیە لە دڵیا و هەڵەسێ پارشیەوەکە، ئەوە بۆ خۆی کیفایەتە. یعنی مەرج نییە بە زمان بڵێ ئەوە نیەتمە سبەی بە ڕۆژووە بم ڕۆژووی مانگی ڕەمەزان ساڵی ئەم ساڵ بۆ خوای گەورەی ئەنجامەدەم. ئەمانە ئەگەر بە زمانیش نەوترێ پێویست ناکە. هەر کە تۆ لە دڵتان نیەتی ئەوەت هەیە کە ئەوە سبەینی هەڵەسی ڕۆژووی مانگی ڕەمەزانەگری، ئەم نیەتە بێت بە دڵتا کیفایەتە. بەڵام وەکوی ئایا پێویستە یا پێویست نییە، بەڵێ نیەت پێویستە،
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی ئینەمە الئەعمال بالنیات، هەموو کار و کردەوەیەک بە گوێرەی نیەتەکەیە. وإنما لكل امرئ ما نوى، هەموو کەسێکیش بە گوێرەی نیەتەکەی خوای پەروەردگار پاداش ئێداتەوە. ئەمجار نیەت یەکێکە لەو شتانەی کە عادەت لە عیبادەت جیا ئاکاتەوە و عیبادەتێک لە عیبادەتێکی تر جیا ئاکاتەوە. بەهۆی نیەتەوە عادەت لە عیبادەت جیا ئاکرێتەوە، بەهۆی نیەتیشەوە عیبادەتێکی سنەت لە فەرز جیا بێتەوە. پرسیارێکی تر کردوتی ئایا ئینسان ئەگەر لە کاتی ڕۆژوە خۆی خەریک کا بە مۆبایلەوە لە سنووری پێویست دەربچێ بەڕاستی باش نییە. ئینسان کاتێک کە بە ڕۆژووە خەریکی یاریکردن و خەریکی پۆبجی و خەریکی چوزانم زیاد لە پێویست تەماشاکردنی فەیسبوک و هەر شتێکی تر کە ئینسان بە خۆی سەرقاڵەکا پێوە باش نییە. کاتەکانی مانگی ڕەمەزان بەڕێزان هەمووی ئاڵتونە، زێڕە، دوڕ و گەوهەر و مرواریە. نابێ ئینسان خۆی بخافڵێنێ بە شتێکەوە کە کاتی زۆری بکوژێ و هیچ بەروبووم و هیچ ئیسفادەیەکیشی لێ نەبینێ. جایتر ئەو خۆ سەرقاڵکردنە ئەگەر بە شتێکەوە بێ کە سوودی هەبێ بۆ دنیا و قیامەتت و کەڵکێکی لێوەربگری و خزمەتێکی پێ بکەی یا بۆ خۆت قورئانی تێدا بخوێنی هەر شتێکی باشەوە باشە. ئەگەر خۆت مەشغوڵکەی بە ئەتاری و بە پۆبجی و بە زۆر سەرکردنی فەیسبوک و بەشتانێک کە نالایق و ناشایستەیە بەڕاستی ئەو بۆ ڕۆژوەکەت باش نییە. ئینسان کە بە ڕۆژوە بێ ئەبێ هەموو ئەندامەکانی بە ڕۆژوو بێ. دایکی ئێڤار پرسیاری ئەوەی کرد کە دایکی تەمەنی 92 ساڵە و لەسەر جێ کەوتووە پەکی کەوتووە ئەوێ بە ڕۆژوو بێ. خوشکی بەڕێزم مادام ئەو ئافرەتە زۆر بەتەمەنە و پەکی کەوتووە و پیرە ئەوە پێویست ناکە بە ڕۆژوو بێ. خوای پەروەردگار مۆڵەتی داون وەکو خوا فەرمێ وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين، ئەوانەی کە بە زەحمەت بە ڕۆژوە بن ناتوانن بە ڕۆژوو بن لەبەر پیریان لەبەر نەخۆشییان لەبەر پەککەوتەییان ئەوانە ئەتوانن بە ڕۆژوو نەبن و بۆ هەر ڕۆژێک بە ڕۆژوە بوون فیدیان بۆ بدرێ، خواردنی فەقیرێک بدرێ بۆ هەر ڕۆژێک. ئەوە ئیتر خوای پەروەردگار لەسەرانی هەڵگرتووە. خوا فەرمێ لا يكلف الله نفسا إلا وسعها، خوا لە تااقەت و توانای ئینسانەکان زیاتر داوا ناکە. ما جعل عليكم في الدين من حرج، خوا هیچ ناڕەحەتی و زەحمەتێکی لەسەر ئێمەدا نەناوە. مادام ئەو کەسە ناتوانێ و لە توانایە نەماوە پیر و پەکەوتە بووە پێویست ناکە بە ڕۆژوو بێ. خوای پەروەردگار بەو فیدیەیە ئەو چۆنەڵێ ئەو عیبادەتەی لەسەر هەڵگرتووە لە جیاتی هەر ڕۆژێک کە بە ڕۆژوو نابێ خواردنی فەقیرێک بدات. دایکی یاد پرسیاری کرد ئایا قەترەی چاو ڕۆژوو ئەشکێنێت؟ بەڕێزان قەترەی چاو ڕۆژوو ناشکێنێت. ئەگەرچی هەندێک جار ئینسان قەترە بکاتە چاوی لە قوڕگیا هەست بە تاڵێکەیشی بکە ڕۆژوو ناشکێنێت، چونکە ئەمە یەکێ لەو شتانە نییە کە ئینسان بیخوا و لەو شتانەش نییە کە ڕاستەوخۆ بچێتە ناو جەوفی ئینسانەوە. هەر وەکو چۆن کەسێک ئەگەر چێش لێنەر بێ دروستە تامی ئەو خواردنە بکە بەڵام قوتی نەدا زەرەری نییە، ئەگەر کەسێکیش قەترەی کردە چاوی تاڵایەکەی لە قوڕگی ئەبینی یان هەستی پێ ئەکرد هیچ زەرەر و زیانی نییە. ئەوە عیلاجێکە بەکارهێنرێ لەبەرەوە ڕۆژوو ناشکێنێ، هیچ ئیشکالێکی تێدا نییە. دایکی باران پرسیاری ئەوی کرد کە باوکی وەفاتی کردووە و ئێستا ئەم بەدڵی نییە ناشتن و شتەکەی ئەوێ جارێکی تر هەڵی بکەنێتەوە بە جۆرێکی تر بینێژێتەوە. وەڵای خوشکی بەڕێزم ئەگەر بە شێوازێکی شەرعی و بەڕێکوپێکی ینی تەسلیم بە خاک کراوە پێویست ناکە جارێکی تر ئەو خەبرە هەڵکەنیتەوە و ناڕەحەتێکی تر بۆ خۆت بێنیتە بەر و ناڕەحەتێکیش بۆ مردووە دروستکەیت و جارێکی تر بینێژیتەوە. ئێمە بەداخەوە لە وڵاتی ئێمە زۆر گرنگی و بایەخ بە قەبر و هەڵگرتنی قەبر و دروستکردنی شێل لەسەری و دروستکردنی گوڵ و گوڵزار و باخچە و ئەو بابەتانە لەسەری هەموو ئەوانە ناشەرعیە بەڕێزان. هیچی ئەوانە لە شریعەتی پیرۆزی ئیسلامە ڕێگەی پێ نەدراوە. مجرد ئەتوانی لەلایەکەوە کێرێکی بۆ دانی یا نیشانەیەک علامەیەکی بۆ دانی کە ئەمە بزانی قەبری فڵان کەسە. هەر بە مروری زەمەنیش ئەبێ ئەو قەبرستانە کۆتایی پێدێ، یعنی بێ فترەیەکی زەمەنی کە بەسەرا چوو ئەو قەبرە بە مروری زەمەن نامێنێت و بکرێ خەڵکانی تریشی تا بنێژرێ. ئێستا بەداخەوە جێگەیەکی زۆر داگیرەکرێ،
چەمەندۆیەکی زۆرەکرێ، نەخش و نیگارێکی زۆرەکرێ، شیعری لەسەر ئەنووسرێ، گوڵ و گوڵزاری لەسەردا ئەنرێ، جێگایەکی زۆر داگیرەکرێ کە بەڕاستی ئەوە شتێکی باش نییە و لە حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهی لێکراوە. بۆیە مادام کاتی خۆی ئەگەر بە خاک سپێردراوە با ئێستا جێگەی بەعزێ جوانکاری و تەرتیباتیشی نەبێ، ئەوە کێشە نییە بەڕێزان. گرنگەوەی ئینسان بینی خۆی و خوا باش بێ. ئەگەر ئەو کەسە بینی خۆی و خوای باش بێ، بەخوا فڕێ بدرێتە ناو ئاوەوە لەژێر خاکا بێ، قەبرەکەی چۆن بێ چۆن نەبێ، بەنسبەت ئەوە هیچ کێشەی نییە. خۆشترین ژیانی ئەبێ و خوای پەروەردگاریش ئینشاءڵڵا ئەو شوێنەی بۆ گۆڕێ بە باخچەیە لە باخچەکانی بەهەشت، وەکو لە حەدیث هاتووە لە بۆن و بەرامی بەهەشت دێتەمە لەو کەسەیە. لەبەر ئینشاءڵڵا دەستکاری مەکە و خوای پەروەردگار ئەجر و پاداش باتەوە لەسەر ئەو حەریسیەت کە هاتە بەرامبەر بە باوکت. کاک ئەحمەد پرسیارەوەی کرد ئەگەر من بە ڕۆژووە بم بەڵام ناچم بۆ نوێژی تەراویح. بەڕێزان نوێژی تەراویح سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئینسان ئەگەر بچێ ئەجر و پاداشی دەسەکەوێ و حتمما ئینسان کاتێک ئەچێ بۆ مزگەوت نوێژەکەی جوانترەکە وەک لەوەی کە لە ماڵەوە ئیکە و ئینسان ئەگەر نێشیە بۆ تەراویح گوناهبار نابێ، بەڵام باش وایە، چاک وایە، سنەت وایە پێکەوە لە مزگەوت بکرێ، نوێژێکی بەخشوعترە بێ و کاری ئەو چوونەت بۆ مزگەوت ئەجر و پاداش بۆ نووسێ، گوناهت دی هەڵەوەرێ. بەڵام خۆ ئەگەر نەچی گوناهبار نابێ وەکو گوناهباری، بەڵام سنەتێکی گەورەت لەدەستدا و خێر و پاداشێکت لە دەست خۆت داوە. پرسیارێکی تریشی کرد کاک ئەحمەد ئەگەر خێر بۆ دایک و باوکی بکات، تازە دایکی یا باوکی وەفاتی کردو تازە چی بۆ بکات؟ بەڕێزان شت زۆرە ئینسان بۆ دایک و باوکی خۆی بیکات. یەکەم لەو ئەرکانەی کە ئەکەوێتە سەرمان ئەوەیە کە ئێمە زۆر داوای لێخۆشبوون و لێبوردنیان بۆ بکەین لە خوای پەروەردگار. جاری وا هەیە عەبدێک لە ڕۆژی قیامەتە پلەپایی زۆر بەرز دەکرێتەوە، کاتێک ئەبینێەوە نە پلەپایی بەرز کراوەتەوە لێ خوای گیا من ئەوە کار و کردەوەم نەبوو، ئەم هەموو چاکەیەم نەبوو، بەچی گەیشتمە ئەم پلەپایە و بەچی گەیشتمە ئەم شوێنە؟ ئەفەرموون باستیغفاری وەلەدیکە لەک، لەبەرەوەی مناڵەکەت کوڕەکەت کچەکەت داوای لێخۆشبوونی بۆ کردی لە خوای پەروەردگار، لەگەڵ هەموو دوعایەکی خۆتانە، لەگەڵ هەموو سوژدەیەکی خۆتانە، لەگەڵ هەموو پاڕانەوەیکی خۆتانە هەوڵدن بۆ دایک و باوکتان پاڕێنەوە. ئەمجا سەردانی کەس و کار و سەردان و خزمەکانی سەردانی برادەرەکانی بکەیەوە جۆرێکە لە وەفا و هەر سەدەقەیەکە بۆ خۆت کردت ئەویشی تیا بەشداری بکەی لە خێرە، لە قوربانیە، لە هەر شتێکی ترە و باشترین شتیش کە بۆ دایک و باوک بکرێ بریتێ لە سەدەقەی جاریە. سەدەقەی جاریە بەڕێزان یعنی خێرێکی بەردەوام، لە شوێنێکا تۆ شتێک بکەی ئەجر و پاداشتەکەی بەردەوام بێ بۆ دایک و باوکت، ئەوە زۆر چاکە بۆ مردوو بکرێ. بۆ نمونە ئەگەر کەسێ بتوانێت مزگەوتێ دروستکە، خەسەخانەیە دروستکە، جادەیەک تەخت بکە، پرۆژەیەکی ئاو بکاتەوە لە شوێنێکە، ئیفتار سائیم بکە، یارمەتی فەقیر و هەژار بدا، یارمەتی تاالبی علم بدا، یعنی هەر شتێک کە خێرەکەی ئەمێنێتەوە ئەو شتە لەو شوێنە ئەمێنێتەوە خێرەکەی بەردەوامە بێ، ئەوە بەڕاستی بۆ مردوو و بۆ دایک و باوک زۆر باشە. بە ئەندازەی ئەوەنی کە پاداش بۆ دایک و باوک ئەنووسرێ، ئەوە نیش پاداش بۆ تۆ ئەنووسرێ. یعنی بۆ نمونە ئەگە تۆ قورئانی ئەەکەیتە مزگەوتەوە، ئەو قورئانە 50 ساڵ قورئانی تیا بخوێنرێ، چەنێ ئەجر و پاداش بۆ تۆ ئەنووسرێ، ئەوەش بۆ دایک و باوکت ئەنووسرێ، چەنێ بۆ دایک و باوکت ئەنووسرێ، ئەوەش بۆ تۆ ئەنووسرێ، چونکە خۆشەویستمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ فەرمێ الدال على الخير كفاعله. هەر کەسێ ڕێنمونی کار بێ، سەبەب کار بێ، کار ئاسانی کار بێ بۆ ئیشێکی چاک، بۆ خێرێک، ئەوە ئەویش بەقەت ئەو کەسەی کە ئەو کارە کە ئەجر و پاداشتی بۆ ئەنووسرێت. کاک باوشی بارام پرسیاری ئەوەی کرد کە ئەم موظەفە و پاشەکەوتێکی زۆرمان کەوتوتە لای حکوومەتەوە ئایا زەکاتی تیا هەیە؟ بەڕێزان ئەو پاشەکەوتە زەکاتی تێدا نییە، چونکە احتیمالی وەرگرتنەوەی 100% نییە. ئێمە لە زەکاتی قەرزە ئەزانین ئەگەر کەسێک قەرزی لای کەسێک بێت بە تەمای وەرگرتنەوەی هەبێ، ئەو کەسە ئینکاری لێ نەکە، نەیخوا، ڕای نەکرد بێ و ئومێدت هەبێ کە وەری ئەگریتەوە، ئەوە زەکاتی تایە. بەڵام ئەم پارەیە بەڕاستی ئێمە نازانین ئایا وەرەگیرێتەوە یا وەرناگیرێتەوە و ئایا چەنی لێ وەرەگیرێتەوە، بۆیە ئەو پارەیە تا وەرنەگیرێتەوە زەکاتی تێدا نییە والله تعالى ئەعلەم. چونکە ئەو پارەیە ئێستا پێم وایە بە هەر مۆزەفێ بڵێ ئەڵێ
ئومێدەکەم وەری بگرم بەڵام سقەیشی نییە 100% هەروەکو چۆن لە ڕابردووە چەندین معاش مەسەلەن لە کاتی خۆیان نەدراوە یا هەر خوراوە لەبەرەوە ناتوانانی بڵی زەکاتی تێدا هەتا ئەو کاتێ وەرێگری ئەو کاتە ئەگەر وەرگیت زەکاتی تایە. کاکەرێم پرسیاری ئەوەی کرد کە ئیشی قورسەکات ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ. بەڕێزان ئیشی قورس زانایان بەم جۆرە فتوایان لەسەر داوە. ئەگەر کەسێک بژێوی ژیانی لەسەر ئەو ئیشە بێ و نەتوانێت ئەگەر ئەو ئیشەنەکان نەکرێ یعنی ئللا بێ ئەو ئیشە بکە ئەگینا هیچ بژێوەیەکی تری نییە ژیانی ناگوزەرێ ماڵ و مناڵەکەی برسی ئەبێ ئەوە لەو حاڵەتە نابێ بڵێ بە ڕۆژوو نابم ئەبێ پارشێو بکە بچێتە سەر ئیشەکەی ئەگە لە کاتی ئیشەکەیە زۆری بۆ هات بێتاقەت بوو ناڕەحەت بوو ئەو کاتە بە ڕۆژەکەی بشکێنێ ئەگینا ناتوانێ بڵێ من لە سەرتاوە بە ڕۆژوو نابم لەبەرەوەی ئیشەکەم قورسە ئەبێ نیەت بێنێ پاشێو بکە بچێتە سەر ئیشەکەی ئەگەر کێڵێ خوا یارمەتیت نادا کێڵێ خوا بۆت ئاسان ناکە ئێمە باوەپیرانی ئێمە هەموو ئەزانین کە ئیشی قورسیشیان کردووە ئیشی دەشت و دەریان کردووە ئیشی فەلاحەتیان کردووە لەگەڵەوە بە ڕۆژوو بوون خوای گەورە هیدایەتیشی داون بۆیە ئەگەر ئەکرێ ئەو ئیشەنەکەی ئەو مانگە قەچێکە یا ئیشەکەت بگۆڕی بە ئاسانتر یا کەمتر بکەی گرنگەوەی خۆت بگونجێنی لەگەڵ ئەو عیبادەت و ئەو ڕۆژۆیە برا ئەزیزەکەم. چەند پرسیارێکی ترمان ماوە لەوانە کاکەمال پرسیارێک کرد ئەگەر میرات بەشە میرات ساڵی بەسەرا بچێت زەکاتی تایە بەڵێ برای بەڕێزم مادام ئەو میراتە گەشتی بێتە حەدی نیساب وهی خۆتە ساڵی بەسەرا تێپەڕیوە بەڵێ وەکو هەموو پارەیەکی تر زەکاتی تێدایە. کاک حاجی محەممەد پرسیاری ئەوەی کرد کە کوڕێکی هەیە نوقسانە و ماڵی جیایە ئایا ئەتوانێ زەکاتەکەی خۆی باتێ. کاک حاجی محەممەد مادام کوڕەکەت جیایە و احتیاجە و پێویستی پێیەتی و جەنابەتە فەرمووی نوقسانیشە یعنی کەم و کوڕی هەیە لە ئەندامەکانیە ئەوە بەڵێ ئەتوانی زەکاتەکەی خۆتی بیتێ. و پرسیارێوشی کرد من ناچم بۆ نوێژی تەرەویح ئایا گونەحبار نابم وەڵام مادایەوە لە پرسیاری کاک ئەحمەدە گونەحبار نابی بەڵام خێر و پاداشتێکی زۆر لە دەست خۆت ئەدەیت. و کۆتا پەیوەندیمان باوشی ئاریان بوو پرسیارەوەی کرد کە خوشکێکی هەیە نەخۆشی سەرەتانی هەیە خوای پەروەردگار شیفای بە خێریان بۆ بنێرێ ئایا زەکاتی پێشێت کێشەی مادیان نییە. ئەگەر ژیانیان بگوزەرێ و حاڵیان باش بێ بتوانن بۆ خۆیان پارەی ئەو نەخۆشیە و پێداویستیەکانی ئەو نەخۆشیە جێبەجێ بکەن ئەو کاتە تۆ ناتوانانی زەکاتیان بیتێ. یعنی ئەگەر کەسێ نەخۆش بوو ماجی بەس نەخۆش بێ زەکاتی پێ بشێ بێ لەگەڵ نەخۆشیەکە ئیمکانێتیشیان باش نەبێ فەقیر بن یا هەژار بن یا پارەیەکی زۆر زۆریان پێویست بێسە کەمیان هەیە لەو حاڵەتانە ئەتوانی بیان دەیتێ. ئەمە پرسیاری ئەو بەڕێزانە بوو کە وەڵامی داوای وەڵامیان کرد ئومێدەوارین ئینشاڵڵا توانی بێتمان وەڵامێکی دروستمان بۆیان دابێتەوە. ئومێدەوارم هەموو لایەک لە خێر و خۆشیا بن و خوای پەروەردگار ڕۆژی و ملاکمان قبول کە بەم ئەندازەیە کۆتایی بە ئەڵقەی ئەمڕۆ دێت بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.